پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ بەندە بەردەوام بە دوای ڕەزامەندی خوای گەورەدا دەگەڕێ. هەر هەوڵەدات هەموو کاتێک بزانێ خوای گەورە بەچی لە خۆی ڕازی دەکات. حتا خوای پەروەردگار دەفەرمێ ڕەزامەندی خۆم لەسەر فڵان کەسە، لە فڵان کەس ڕازی بووم چونکە بە دوای ڕەزامەندی مندا دەگەڕێ. لێرەدا مەبەستم خاڵێکە. ئیمامی ئیبن جەوزی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ سەرم سوڕماوە لە هەندێک خەڵک کە بە دوای ئەوەدا دەگەڕێ چۆن خۆی لەگەڵ خەڵکا بگونجێنێ، بە دوای ئەوەدا ناگەڕێ خوای گەورە چی پێخۆش و چی پێخۆش نییە. بۆیە بەداخەوە ئەمڕۆ وەما لێ هاتووە زۆر جار دەمانەوێت خەڵکی لێمان ڕازی بێ، ئیتر کێشەمان نییە شتەکەمان حەڵاڵە یاخود حرامە، شتەکەمان شەرعی یا شەرعی نییە، دەمانەوێت چوینە شاری کوێرانەوە دەست بە چاومانەوە بگرین. یعنی وردەوە دەهەستەکەم یعنی ئێمە خەریکە زۆرێکمان وامان لێ دێ لە مامۆستا ئاینیەکانەوە لە خەڵکانی ترەوە بە دوای ئەوەدا دەگەڕین بزانین ئێمە بە چ شێوەیەک خەڵک گوێمان لێ دەگرێت، بە چ شێوەیەک خەڵک لە ئێمە ڕازی دەبێ ئەو کارە ئەنجام بدەین. بۆیە جاروای تووشی گوناه و تاوان دەبین، تووشی کۆمەڵێ شت دەبین. بۆیە ئاگامان لە خۆمان بێ ڕەزامەندی خوا لە پێش هەموو شتێکەوەیە. هەر کاتێ تۆ بتەوێ خەڵکی لە خۆت ڕازی کەیت و شتێ بکەی خوای گەورە پێی ناخۆش بێ، بێگومان خوای گەورە لێت ڕازی نابێ و خەڵکیشی لێ ڕازی ناکە، وەک پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم. جا بۆیە ڕەزامەندی خوا وەریضوان من الله ئەکبەر. خوای گەورە دەفەرمێ ڕەزامەندی خوا گەورەیە هەتا لە بەهەشتیش گەورەترە. جا ڕەزامەندی خوا بە چی بەدەستدێ؟ بە پێی حەدیسەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسمان کرد ئەوەیە ئینسان بە دوای ڕەزامەندی خوادا بگەڕێ خوا لێ ڕازی دەبێت. بۆیە ئینشاڵڵا باش ژیانمان بۆ خوا بێت. بۆ یەکێ لە پیاوچاکان دەفەرمێ کاتێک کە نوێژ دابەسم ئەڵێم ئینە سەڵاتی و نوسوکی و مەحیایە و مەماتی لله رب العالمین، ئەڵێ وەڵڵاهی شەرم دەکەم لەوەی کە درۆ بکەم لەگەڵ خوادا، چونکە دەڵێم خوایە ژیان و مردنم بۆ تۆیە، بەڵام لە ڕاستیە وا نییە. بۆیە دەترسم خوای گەورە بفەرمێت تۆ درۆ دەکەی، ژیانت بۆ من نییە، بۆ خەڵکیە، بۆ ڕەزامەندی خەڵکە، بۆی کە خەڵک چۆن لێت ڕازی ئەبێ. جاوەی کە گرنگە بە ئیزنی خوای گەورە لەم ژیانە کورتەدا بتوانین کارێکی وەها بکەین خوا لە خۆمان ڕازی کەین. یەکێ لە پیاوچاکان دەفەرمێ وەڵڵاهی ئەگەر بزانم خوای گەورە بەوە ڕازی دەبێ لە من خۆم بخەمە ناو ئاگرێکەوە، وەڵڵاهی بەبێ دوو دڵی خۆم دەخەمە ناو ئاگرێکەوە. یەکێتر دەفەرمی وەڵڵاهی ئەگەر بزانم خوا بەوم لە من ڕازی ئەبێ کە بۆ ڕازی نابێ خوای گەورە، کە بەردێکی گەورە بەسمە پێیەکانی خۆم بچمە ناو ئاوێکی قوڵە و بخنکێم نەتوانم دەربچم، ئەگەر بزانم خوا بەوە لێم ڕازیە بێ خوا لە خۆم ڕازی دەکەم. یەکێتر لە پیاوچاکان دەفەرمی ئەگەر بەوە بزانم خوا لێم ڕازی ئەبێ کە خۆم بە مەقەس و بە کەتەر پارچە پارچەکەم خۆم پارچە پارچە دەکەم، بەڵام خوا بەوە لە تۆ ڕازی نابێ. مەبەستی چییە زەوزانانە؟ ڕەحمەتی خوای پەروەردگاریانی مەبەستیان ئەوەیە ئێمە هەموو ژیانمان بۆ خوایە. جا بۆیە برای شیرینم هەموو خەڵکی لێت تووڕە بێ، خوا لێت ڕازی بێت تۆ سەرکەوتوی، هەموو خەڵکیش چەپڵەت بۆ لێدا و لایکت بۆ بکاو ئافرینت بۆ کا خوا لێت تووڕە بێت تۆ دۆڕاوی، هەمومان بە هەمان شێوە. کەواتە ئینشاڵڵا نامەوێت کاتان بگرم، خوا پاداش خێرتان بداتەوە. ئینشاڵڵا لەم دنیادا هەوڵ بدەین بە ئیزنی خوا بە دوای ڕەزامەندی خوادا بگەڕین، ئەو کاتە ئینشاڵڵا کە چوینە بەهەشتەوە بە پشتیوانی خوا ڕەزامەندی خوا لە هەموو شتێک خۆشتر و گەورەترە. بە دوای ئەوەدا بگەڕین بزانین خوای گەورە چۆن لێمان ڕازی دەبێ و چۆن دەمان خاتە بەهەشتەوە، چونکە هەر کەسێک خوا لێ ڕازی بوو لە دنیا و لە قیامەت بەختەوەرە، براوەیە، سەربەرزە، سەرفرازە، ئیترەک بە هەموو خەڵکیش لێ عاجز بێت. یا ربی خوای لە گوناهەکانمان خۆشبی، ڕەزامەندی خۆتمان پێبەخشی. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.